لێدوانەکانی ئایەتوڵڵا عەلی خامنەئی و ئایەتوڵڵاکانی تری سەر بەبەرەی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران وها نیشان دەدەن زۆرێک لە وڵاتانی جیهان و بەتایبەتیش وڵاتانی ڕۆژاوایی ئیرەیی بە ئێران دەبن وەک دەڵێن دەستەبژێری فەرمانڕەوایی زیاتر لە 40 ساڵی ڕابردووی وڵاتەکە توانیویانە دەستکەوتی زۆر گەورە بەدەست بێن و ئێرانیشیان کردوتە هێزی یەکەم لە جیهاندا. بەڵام ئامارەکان و زانیاریەکان لە ناوەوەی ئێران شتێکی تر دەڵێن وەک چاودێر باسی دەکەن فەرمانڕەوا دەسەڵاتدارەکانی ئێران هیچ ئاماژەیە ناکەن بەو دەستکەوتانە کە چین و چینین و ئەگەریش ئاماژەیان پێ بکرێن ئەوە دەیان و بگرە سەدان پرسیار و گومان دروست دەکەن. دەسەڵاتدارانی ئێران باز لە گەشەکردنی ئابووری دەکەن و لێ زانیاریە ڕاستەقینەکان جەخت دەکەنەوە لەوەی هیچ گەشەکردنێکی ئابووری لە ئێراندا نەبووە تا ببێتە جێی سەرنج و هەروەهاش ڕێژەکانی بەرهەمهێنانی تاکە کەس لەو وڵاتەدا بە ڕێژەی لە 140 دابەزیون. ئامارەکان دەڵێن پێش ڕووداوەکانی ساڵی 1970 نزیکەی 35,000 هاوڵاتی ئێرانی لە دەرەوە ژیاون کەچی ئێستا ئەو ژمارەیە گەیشتووەتە زیاتر لە 8 ملیۆن کەس. ڕێژەی هەژاری لە ئێراندا زۆر بەرزە و زانیاریەکانی ساڵی 2022 دەڵێن لە 18 چواری سەرجەم دانیشتوانی ئێران کە بە زیاتر لە 80 ملیۆن کەس مەزەندە دەکرێت لە ژێر هێڵەکانی هەژاریەوە دەژین. ڕێژەی بێکاری هەروادێ و زیاتر دەبێ. ئاستەکانی خوێندن جا لە هەر قۆناغێکدا بێ پاشەکشەیان کردووە کە لێنی جیاوازیکردنی ئەم ڕژێمە لە نێوان پێکاتەکانی کۆمەڵگەدا زۆر گەورەیە و جیاوازیکردنیش لە نێوان ژنان و پیاواندا گەورەتر. بازرگانیەکانی ئێران تەنها سنووردارە لەگەڵ چەند وڵاتێکدا کە لە پەنجەکانی دەستێک تێپەڕ ناکەن. لە هەمان کاتیشدا ئەم ڕژێمەی ئێستای ئێران وڵاتەکەی کردووە بە گەورەترین وڵاتی پشتیوانکاری تێرۆریزم. تەواوی وڵاتەکە بۆتە زیندانێکی گەورە بۆ زۆربەی هەرە زۆری ئێرانیەکان. ڕژێمی کۆماری ئیسلامی خەڵکی بیانی بە بارمتە دەگرێ تا لە سەودا سیاسیەکاندا بەکاریان بێنێ. ئێران جێی سەرنجی زۆرینەی وڵاتانی جیهانە لە دۆسەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤدا. ئێران لە نێو وڵاتانی ئەندامی نەتەوە یەکگرتووەکاندا ئەلبەتە پاش ئافریکای باشووری سەروەختی ئاپارتاید لە یەکێک لە لیژنە سەرەکیەکانی نەتەوە یەکگرتووەکان دەردەکرێت. بەپێی ڕێکخراوی نێونەتەوەیی ڕوونی و ئاشکرایی کۆماری ئیسلامی ئێران یەکێکە لە وڵاتە هەرە گەندەڵەکان لە جیهاندا و بەپێی ئەو ڕیزبەندیەی کردوێتی ئێران لە ڕیزبەندی 150دایە لە نێو 180 وڵاتدا. لەسەر و هەموو ئەمانەشەوە کەلێنی نێوان فەرمانڕەوایانی دەسەڵاتدار و خەڵک گەیشتووەتە ئەو پەڕی. خۆپیشاندانەکان بەردەوامن. سزانێنەتەوەیەکان درێژەیان هەیە و ڕۆژ بە ڕۆژیش حکوومەتی ئێران زیاتر لە پەراوێز دەنرێ. ئەوەی ئێستاش لە ئێراندا ڕوودەدات و شەپۆلی ناڕەزایی خەڵک و شۆڕشی ژینە وەک دەگوترێ تەنها یەک مانای هەیە و بریتیە لە ڕەتکردنەوەی ئەو ڕژێمەی زیاتر لە 40 ساڵە بێجگە لە سیاسەتی سەرکوتکردن و زیندانیکردن و ئەشکەنجەدان و کوشتن و هەتا دوایی هیچ شتێکی تری پێ نییە بۆ هاوڵاتیانی ئێرانی. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. گەورە کاربەدەستان لە ئەمریکا و لە زۆر وڵاتی تری جیهانیشدا بە وردی دەڕواننە هەموو جم و جۆڵێکی تێکدەرانە و ئاژاوە جێڕیانەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. هەر بۆیەشە لە دەمی سەردانە گرنگە استراتیژیەکانیاندا دۆسەی ئێران یەکێکە لە دۆسێ هەرە سەرەکیەکانی وتوێژ و هەڵسەنگاندنیان لەسەر دەکرێت.
ئێمە لەم ناوچێدا پشتیوانیکردنی ئێران لە تیرۆریزم دەبینین، پشتیوانیەکانی ئێران بۆ کارەنە سەقامگیریەکان لە چەند وڵاتێکدا دەبینین. ئێستاش ئەوە تا وەک دەبینین لە ناوچەیەکی جیاوازی جیهانیشدا پشتیوانی لە شەڕانگێزەکانی رووسیا دەکات دژ بە ئۆکراین لە ڕێی دابینکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان و تەکنۆلۆژیای تری جیهانیەوە. بێگومان ئەوەش دەبینین چی لەسەر شەقامەکانی ئێران ڕوودەدەن هاوکاتی ئەوەی هاوڵاتیانی ئێران دەیانەوێت هەستنە سەر پێ تا بتوانن ڕوانینی خۆیان دەرببڕن و ڕژێم ڕێگەیان لێ دەگرێت. جا ئەم بابەتانە بەشێکی و توێژەکانمانە لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەر لەم ڕوانگانەشەوە وەک دەگوترێ کاری هاوبەش و هاوهەڵوێستی زۆر گرنگن بۆ ڕێگەگرتن لە هەموو جۆرە ڕەفتارێکی نەخوازراو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانیشدا بە تایبەتیش کاتێک سەرچاوەی ئەو ڕەفتارانە لە وڵاتێکی وەک کۆماری ئیسلامی ئێرانەوە دەبێت. بۆ ئەمریکا و هەروەها بۆ زۆرێکی لاوبەشەکانمان لە ناوچەکەدا زۆر گرنگە تا بەردەوام و هێندەی پێویست بکات کار بکەین دژ بە هەموو ڕێوشوێنەکانی ئێران هەیەتی لە ناوچەکەدا بەو ڕەفتارانەشەوە کە ئەودی و هەڕەشە و مەترسیەکان بۆ سەر ئاشتی و ئاسایش و ژیانی مرۆڤ تێدەپەڕێنن. ئەمریکا بەردەوامە لە سەپاندنی سزا و گەمارۆی نوێ بەسەر ڕژێمی کۆماری ئیسلامی ئێراندا و هەروەهاش سزای ئەو دەسەڵاتدارە ئێرانیانەش دەدا کە ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ پەیوەندیان هەن بەسەر کوتکردنی خۆپشاندەرانی ئازادی خوازی ئێرانەوە. ئەمریکا بڕیاری زیاتری داوە و لە هەمان کاتیشدا لەگەڵ بەریتانیا و یەکێتی ئەوروپادا بڕیارمان داوە بۆ بەرپرسیارکردنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران لەسەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. ئەمەش لە ڕێی سەپاندنی سزای زیاترەوە بەسەر کاربەدەستانی ئێراندا وەک جێگری وەزیری ئیتلاعات و سەرکردە سەرکیەکانی هێزی پاسدارانی شۆڕش و دەسەڵاتدارانی تری ئێرانی. دواترین سزای سەپێنراون بە ڕاوێژکردن بووە لەگەڵ هاوپەیمان و هاوبەشەکانیشماندا و ئەوانەیشی گرتوتەوە کە پەیوەندیان بە سەرکوتکردنە خوێناوی و دڕندانەکەی دەسەڵاتدارانی ئێرانیەوە هەیە دژ بە خۆپیشاندانە ئاشتیانەکەی ناو ئێرانەوە. ئەمریکا و هاوپەیمانەکانی و هاوبەشەکانیشی بەردەوام لە وتوێژ و تاوتوێکردنی هەنگاوەکاندان دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران وەک وەزارەتی دەرەوەی ئەمریکاش دەڵێ هاوهەڵوێستی و هاوبەرنامەییش هەن لە نێوانیاندا. ئێستا یەکگرتوین لەگەڵ هاوپەیمان و هاوبەشەکانماندا بۆ بەرەنگاربوونەوەی ڕێبەرایەتی ئێران بەهۆی ئەو پێشێلکاریانەی لە بوارەکانی مافەکانی مرۆڤدا دەیکات و هەروەهاش بەهۆی ئەو جم و جۆڵانەی بۆ ناسەقامگیری دەیکات. ئەو جم و جۆڵانەیشی پێویستە زەنگێک بێت بۆ تەواوی جیهان. گەورە دەسەڵاتدارانی ئێران هێشتاش لەو بڕوایەدان شەپۆلی ناڕەزاییەکان و بێزاری و سەرهەڵدانی گەلی ئێران لە دەرەوەی سنوورەکانی ئێرانەوە بەرنامە ڕێژی بۆ کراوە نەک سیاسەتە سەرکوتکارانەکەی ڕژێمی ئێران لە ماوەی زیاتر لە 40 ساڵی ڕابردوودا. ئەوانە هەندێکیان بە کێکیداوی دوژمنانن. ئەگەریش بە کێکیداوی دوژمنانیش نەبن ئەوە هاوپەیمانی دوژمن و هەر ئامانجەکانی ئەوانیش دەبەنە سەر شەقامەکان هەندێکیشیان هاندراون و فری و دراون. بە پێچەوانەی هەموو خۆپشاندانەکانی ترەوە ئەم جارەیان شۆڕشی ژینا وەک کەسایەتیە ناودارەکانی ئێران دەڵێن تا نەگاتە ئامانجی خۆی ڕاناوەستێت و هەروەهاش هەنگاو بە هەنگاو ڕێی خۆی دەبڕێت. لە ئێران لەگەڵ کوژرانی مەهسا ئەمینیدا شەمەندەفەری شۆڕش دەستی بە جوڵە کرد. دواوێزگەی ئەو شەمەندەفەرەی شۆڕش وێزگەی ڕووخاندنی ڕژێمی ئێرانە. سزایەکی زۆر بەسەر ئێراندا سەپێنراون لەلایەن ئەمریکا و ئەوروپاشەوە و هێشتا شیانی سەپاندنی سزای زیاتریش هەن و وەک دانانی پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران لە لیستی تێرۆریستانی یەکێتی ئەوروپادا بەهۆی ئەو تاوانانەی پاسداران دەیانکە بەرامبەر گەلی ئێران و هەروەهاش گەلانی ناوچەکە. شیکەرەوە دەڵێن ئەم ڕژێمەی ئێران تەنها لە زمانی هێز تێدەگات و ئەو سزایانەش کە سەپێنراون دەشێ کاریگەریان هەبێ بەڵام هێندە گەورە نین کە بگوترێ ترسێکی گەورە لای فەرمانڕەوا دەسەڵاتدارەکانی ئێران دروست دەکات. دکتۆر لادەن بۆڕۆمان مێژووناس و داکۆچیکار لە مافەکانی مرۆڤ میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتۆنە. دکتۆر لادەن یەکێکە لە دامەزرێنەرانی نێوەندی عەبدوڕەحمان بۆڕۆمان بۆ بەرزڕاگرتنی مافەکانی مرۆڤ و دیموکراتی لە ئێراندا. هەروەهاش ئەندامێکی باڵایە لە نێوەندی بزوتنەوەی جیهانی بۆ دیموکراتی. خاوەنی چەندان کتێب و لێکۆڵینەوەیە لەسەر ڕەوشی ئێران و
مێژووی بیرۆکەی سکیلاریزم لە ئێراندا لە زۆرێکیش لە لێکۆڵینەوەکانیدا هەوڵ دەدا بەرەنگاری ئەو دەنگۆیانە بێتەوە کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە سەرچاوە دەگرن دژ بە سکیلاریزم و بەها ڕۆژاواییەکان. دکتۆر لادان سەرەتا سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت با یەکەم پرسیاریشم لەو بڕیاری لێبردنەوە بێکە وەک دەگوترێ ئایەتوڵا عەلی خامنەئی بڕیاری لێداوە بۆ ئازادکردنی زۆرێک لەوانەی لە پەیوەندی بە شۆڕشی ژیناوە دەستگیر کراون. ئەو لێبوردنە هیچ شتێک لە ڕاستیەکانی ناو ئێرانە گۆڕێم؟ دەزانی ئەوانە دەستگیرکردنی بە کۆمەڵیان ئەنجام داوە. نزیکەی 19,000 کەس لە ئێراندا دەستگیر کراون. تەنانەت لەو سیستمی زیندانانەی لە ئێراندا هەیە ناتوانن کاروباری ئەو دەستگیرکراوانە بەڕێوە ببرێن و سەرە و کار بکرێن. هەر بۆیە لێبوردنێکی دەرکردووە تەنها بۆ ئەوانەی بیانوێکیان هەیە یان یاداشتێکی پاکانە ئامێزیان مۆر کردووە. بەڵام ئەوانەی ڕۆژنامەوان و چالاکوانن و ئەوانەش کە تاوانی گەورەیان بەسەردا سەپێنراوە وەک هێرشکردنە سەر خوددا یان هێرشکردنە سەر ئاسایشی نیشتیمانی ئێران هیچیان لێبوردنەکە نایەنگرێتەوە. نەخێر هیچ شتێک لە ناو ئێراندا ناگۆڕێت چونکە مکانیزمەکانی سەرکوتکردن ئێجگار تونند و تیژ ئامێزن لە ئێراندا و ئەم جۆرە لێبوردنانەش تەنها کاری بەڕێوەبردنی زیندانەکان ئاسانتر دەکات. چ شتێک هەیە کە ئەم شۆڕشەی ژینا لە سەرهەڵدانەکانی پێشووی ناو کۆماری ئیسلامی ئێران جیا بکاتەوە؟ لێرەدا دوو بابەت هەن: درێژە پێدان و جیاوازی. ئەگەر لە بیرمان مابێ لە ڕۆژانی بەرایی شۆڕشی ئێراندا سەرهەڵدانی چەکدارانە هەبوو هەوڵی ڕوخاندنی ڕژیمەکەی خومەینی دەدرا. بەڵام لە ناوەڕاستی ساڵانی 90ەکانی سەدەی ڕابردوودا شێوازێکی نوێی سەرهەڵدان و شۆڕەشاتە ئاراوە. واتە خەڵک دەستی کرد بە بەرەنگاربوونەوەی ڕژیم لە پێناو بەدەستهێنانی هەندێک مافدا. با بگەڕێنەوە بۆ ساڵی 2009 بۆ نمونە. ئەو خۆ پیشاندانە گەورانەی کە دەکران و خەڵک کەوتنە سەر پرسیاری ئەوەی کوا دەنگەکەم. ئەوە دواهەمین جار بوو کە خەڵک لە ئێران ئەو جۆرە پەیامە بگەێنێتە دەسەڵاتدارانی ڕژیم و بڵێت جا بە هەر شێوەیەک بێ یان هەر چۆنێک بێ ئێمە لەگەڵتاندا هەڵدەکەین، بەڵام هەندێک لە مافەکانی خۆمانمان بدەنێ. لە ساڵی 2017دا سەرهەڵدانێکی تری گەورەمان هەبوو زیاتر لە 100 شار و شارۆچکەی گرتەوە لە ئێران. لەو کاتەدا جیهانی ڕۆژئاوا وەهای لێ دەڕوانی کە سەبارەت بە ئابووریە لە کاتێکدا خەڵک دەیانگوت ڕژیمی کۆماری ئیسلامیمان ناوێ یان دەگوترا ئەو ڕژیمە ئۆتۆکراتیەمان ناوێ. بەڵام ماشینی پڕۆپاگەندەی ڕژیمی ئێران وەهایان کرد و سەرکەوتوش بوو کە لەوەی جیهان بڕوا بەوە بکە کە ئەو سەرهەڵدانە لە پێناو بژیوی و خەرجیەکانی ژیاندایە. 2 ساڵ دواتر لە ساڵی 2019دا جارێکی تر سەرهەڵدانێکی گەورە هاتە ئاراوە و ئەم جارەش ماشینی پەڕۆپاگەندەی ڕژیم وەهایان باز دەکرد کە تەنها سەبارەت بە نرخی سوتەمەنیە. هەرچەندە خەڵک دەنگیان بڵند کردبووە بەرامبەر بە هەردوو بەرەی ڕفۆرمخواز و کۆنەپارێز و بە ئاشکرا و ڕاشکاوانە هاواریان دەکرد یاریەکانی ئەو ڕژیمە تەواوە و کۆتاییان پێهاتووە و دەیانگوت ڕژیمی ئیسلامیمان ناوێت و ڕژیمی ئیسلامی دوژمنمانە. ئێستا شۆڕشی ژینا یان مەسا دیمەنەکە یان وێنەکەی بەڕوونی نیشان داوە. کاتێک کچان دێنە سەر شەقامەکان و لەچکەکانیان دەسووتێنن. ئەوە پەیامێکە بۆ جیهان و ئیتر کەس ناتوانێت بڵێ ئەم شۆڕشە لەبەر هۆکاری ئابووریە یان گرژیەکی کۆمەڵایەتیە. نا، ئەمە گرژیەکی سیاسیە. خەڵک ڕژیمی ئاینی ناوێت و لێی بێزارن و ڕژیمێکی سێکۆلاریان دەوێ. ئەمە جیاوازیەکەیە لە شۆڕشی ژن ژیان ئازادی بە بەراورد لەگەڵ سەرهەڵدانەکانی پێشتردا. داواکان ڕوون و ئاشکران کە خەڵک ئەم ڕژیمەیان ناوێت و هیچی تر. دکتۆر لادەن هونەرمەند ڕەشاد و کوردە پرسیارێکی بۆ ناردوین دەڵێ بابەتی ژن ژیان ئازادی لە ئێراندا بەکوێ دەگا؟ جا هیوای چی لەسەر ئەم شۆڕشە بنیاد دەندێ پاش ئەو هەموو سەرکوتکاریانەی دەکرێن و ئەوەی دەشکوترێ خۆپیشاندانەکان لەسەر شەقامەکان کەمتر بوونەتەوە؟ جم و جۆڵێکی زۆر هەن بەڵام بە ئاشکرایی نیەن. ئەو ژمارە زۆر و بێشمارەی خەڵکە گیراون کاریگەری خۆی دەبێت بەسەر ئایندەی ئەم جم و جۆڵانەوە. لە بیرمان نەچێ ئاڵوگۆڕی زانیاری و پەیوەندیشان لە نێوان هاوڵاتیانی ئێرانی لە ناوەوە و لە دەرەوەش.
پەیوەندی لە نێوان دەنگەکانی دەرەوە و جودابیرانی ناو ئێران بۆ ڕێکخستنی کاروبارەکان و هەبوونی ئەنجومەنێکیش بۆ هاوکاریەکان تا شێوازێکی ڕێکخراوی تری هەبێت و ژمارێکی وتەبێژیش هەبێ بۆ ئەو شۆڕشەی ژینە. لە ئیستادا بەرەو پێشچوونێک هەیە لە بوارەکانی سەر لە نوێ ڕێکخستنەوە و هەروەهاش بیرکردنەوە لە هەنگاوی داهاتوو. گرنگترین شتێکیش بۆ ئێرانیەکانی دەرەوە درێژەدانە بە خستنە ڕووی داواکانی خەڵکی ئێران لە ناوەوە کە ڕێگەیان نادرێتە قسەی دڵی خۆیان بکەن. هەروەهاش بەردەوامی بدرێ بە هەوڵەکان لەگەڵ وڵاتانی دیموکراتیدا تا درێژە بدرێت بە پشتیوانیکردنی گەلی ئێران لەو داوایەی بۆ هەبوونی سیستمێکی دیموکراتی سێکۆلار هەیەتی. وەکو جەنابەت ئاماژەی پێدەکەی دەڵی بیرکردنەوەی نوێ هەیە خۆڕێکخستنەوە هەیە بۆیە ئێستا خۆپیشاندانەکان تا ئەندازەیەک بەکاوە خۆ دەکرێن. بیرکردنەوەی نوێ ڕێکخستنەوەی نوێ ئەوە دەگەێنێ کە بڵین ڕێبەرایەتیەک بۆ ئەم شۆڕشەی ژینە دروست دەکرێت. بەڵێ شێوازێکی ڕێبەرایەتی فرایی ئەوەی ئاماژەم پێکرد سەبارەت بە ئەنجومەنێک خەڵکەوتونەتە دانوستاندن چالاگوانێکی زۆر هەن لایەنگرێکی زۆر هەن شازادە ڕەزا پەهلەوی و نوێنەرانی کەمایەتیە نژادیەکان و کەسایەتیە ناودارەکانیش هەن وەک ئەوەی لە ڤیددیۆکاندا بینیمان وەک شیرین عیبادی خاوەنی خەڵاتی نۆبێل و کەسانی تریش. ئەمانە هەموو پێکەوە لە وتووێژدان لەگەڵ جودابیرانی تری ناو ئێراندا. جا بەڵێ شێوازێکی فرەیی ڕێبەرایەتی هەیە لە قۆناغی پێکێناندایە و لە چەند هەفتەی داهاتوودا دەبینین چی جۆرە شێوەیەک دەبێ. هیوادارین فرەیەکی دموکرات بێت و هەروەها شێوازێک بێت ڕنگدانەوەی یەکگرتووی و هاوسۆزی بێ لە نێوان هاوڵاتیانی ئێراندا لە دەرەوە و لە ناوەوە و بتوانێ دەواازەکان بەڕووی بڕیاردەرانی نێونەتەوەیدا بکاتەوە و کاریگەری هەبێت. ئەگەر هاتوو ڕێبەرایەتێکی نوێ بۆ ئەم شۆڕشە دروست بوو بێگومان دەبێت چاوەڕوانی ئەوە بکرێ کە ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران هەوڵەکانی بۆ سەرکوتکردنی هەموو نەیارەکانی خۆی بۆ جودابیران بۆ خۆپیشاندەران بۆ گەلانی ئێران بە هەمان شێوە زیاتر بکە. هیچ هۆکارێک هەیە یاخۆ هیچ میکانیزمێک هەیە کە بتوانرێ کاریگەری ئەو سەرکوتکردانە لە ئێراندا کەم بکرێتەوە. جا دەزانید یەکێک لە ئامانجەکانی ئەم سەرکوتکردانەی ڕژیم ئەوەیە تا لە ڕووی دەرونیەوە شکست بە خەڵک بێنێ. بەڵام توانایی بەرەنگاربوونەوەی ڕژیم لەلایەن خەڵکەوە و هاوسۆزەکانیش بۆ خەڵک لە دەرەوەی ئێران کاریگەری هەیە بەسەر دەسەڵاتدارانەوە. ڕۆژی یەکشەمە میرحوسێنی موسەوی سۆرۆک وەزیرەکەی پێشووی ئایەتۆڵا خۆمەینی کە دواتر بوو بە ڕێبەری بزوتنەوەی سەوز و ئیتر بۆ زیاتر لە 10 ساڵ بەدەست بەسەری لە ماڵەکەی خۆی دادانرا ڕاگەندراوێکی بڵاو کردەوە بۆ پشتیوانی لە شۆڕشی ژنژیان ئازادی و داوای ڕەفراندۆم و دەستورێکی نوێی کردووە بۆ ئێران. جا لە ئیستادا کە ئۆپۆزیسیۆن و جودابیران و خەڵکەوتونەتە بیرکردنەوەی نوێ لە هەمان کاتیشدا ئاماژەکان لە ناو ڕژیمەوە دەرکەوتون بۆ ئەو درز و کەڵێنانەی کەوتونەتە ناو ڕژیمی ئێرانەوە. جا پێم وایە میکانیزمێکی کارکردنەکە لە هەردوو لایەنی ئەم دیمەنە سیاسیەوە دەستی پێکردووە. ڕاستە لە ئیستادا ئەوە نابینین چۆن کار دەکا بەڵام من بۆ خۆم زیاتر گەشت بینم 43 ساڵ چاودێری مافەکانی مرۆڤ دەکەم لە ئێراندا لە ئۆپۆزیسیۆندا کارم کردووە و پێشتریش ڕێکخەری کاروبارەکانی شاپور بەختیار بووم کە دواترین سەرۆکوەزیری قۆناغی شاهنشاهی بوو. هەرگیز ئەم هیوایە گەورەیەی خەڵکم نەبینیوە. هیوایەکی ئێجگار گەورەیە بۆ وردکردنەوەی زیاتری ئەم هیوایەش ئەوە پێویستە لێکدانەوە بۆ دنیابینینە سیاسیەکان بکرێت و لەو دنیابینینەی ئیستای خەڵکدا ڕژیمی کۆماری ئیسلامی نەماوە و کۆتایی پێهاتووە. پرسەکە تەنها لەوەدا ماوەتەوە کە چۆن ئەم ڕاستیە جێبەجێ دەکرێت. من هیچ پاشە کشەیەک نابینم لەم ڕەوتەدا و هەرچێکیش ڕوو بدا دەبێتە گۆڕانکاری و گۆڕانکاریەکی گەورەش. دکتۆر لادەن ئاماژە بۆ کۆبوونەوەی میرحوسێن موسەوی کرد. چ جیاوازیەک هەیە لە نێوان ڕیفۆرمخوازانی ئێران و هەروەها کۆنەپارێزانی ئێراندا لە کاتێکە هەردووشیان هەردوو لایەن داکۆچی لەو دەستورەی ئێستای ئێران دەکەن داکۆچی لە سیستمەکەی ئێران دەکەن. جا من دەمەوێت ئەمە بڵێم و ئایا ڕەفرمخوازەکان دەتوانن چی بکەن لە نێوەندی ئەم کەڵێنەدا. موسەوی تا ئێستا لەگەڵ دەستوری ئێراندا بووە و بە دەستورێکی باشیشی زانیوە. بەڵام ئێستا دەڵێ پێویستە ئەم دەستورە بگۆڕدرێ و ئەنجومەنێکی دەستوریمان پێویستە. زۆرێکیش لە ڕەفرمخوازانی سەروەختی خاتەمی خۆیان بە وابەستە دەزانن بەو ڕوانینانەی موسەویەوە و تا ئێستاش خاتەمی وابەستەی بە دەستورەوە هەیە و پشتیوانیشی لێ دەکا. بەڵام لە هەمان کاتیشدا ژمارێکی زۆری ڕەفرمخوازان لەگەڵ گۆڕینی دەستوری ئێراندان.
ئەمەش لای من ئاماژێکی گەورەیە بۆ ئەو درز و کەڵێنەی کەوتووەتە ناو ڕژیمی ئێرانەوە. بەڵێ دکتۆر لادەن من لەسەر دۆسیەی سەرکوتکردنەکانی ئێران دەگەڕێمەوە بۆلات. کۆماری ئیسلامی ئێران وەک ڕەفتارەکانی پێشووی لە ئەوروپادایان لە شوێنەکانی تری جیهانیشدا هەوڵی کوشتنی جودابیران دەدا، تەنانەت لە ناو ئەمریکادا. لە ماوەی ڕابردوودا وەزیری داد هەوڵێکی ئێرانی ڕاگەیان بۆ کوشتنی ڕۆژنامەوان و چالاکوانێکی مافەکانی مرۆڤ. دادگای فێدراڵی لە نیویۆرک تۆماری تاوانبارکردنی سێ کەسی ئاشکرا کردووە سەبارەت بەو ڕۆڵەی هەیان بۆ لە پیلانگیران بۆ کوشتنی هاوڵاتیی ئەمریکاییدا. ئەم گوناهبارکردانەش پاش لێکۆڵینەوەکان بووە لەو هەوڵانی حکوومەتی ئێراندایاندات بۆ کوشتنی ڕۆژنامەوان و نووسەر و چالاکوانێکی مافەکانی مرۆڤ لە ئەمریکا کە هاوڵاتیی ئەمریکایی بەڕەسەن ئێرانیە. کۆماری ئیسلامی ئێران بۆ پەلاماردانی جودابیران پەنای بردووەتە بەر ژمارەیە بکوژی خەڵکی ئەوروپای ڕۆژهەڵات کە ئەندامی دەستە و تاقمە تاوانکاریەکانن تا پیلانگیڕیەکانی کۆماری ئیسلامی ئێران بەجێبگەیەندرێن. ئێمە دەڵێن خالید مەهدیەف و پۆڵات عومەرۆڤ هاوپێلانگیڕەکەی هەروەهاش ڕەفعەت ئەمیرۆڤ ئەندامی ڕێکخراوێکی تاوانکاری ئەوروپای ڕۆژهەڵاتن کە پەیوەندی بە ئێرانەوە هەیە. وەک لە تۆماری تاوانبارکردنەکەدا ئاماژەی پێکراوە، حکوومەتی ئێران پێشتریش لە سەرانسەری جیهاندا جودابیرانی کردوتە ئامانج. بەم ڕۆژنامەوانە ئێستاشەوە کە دژی پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ بووە لەلایەن ڕژیمی ئێرانەوە. ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەموو جۆرە ئەمڕازێک بەکاردێنێ بۆ سەرکوتکردنی دەنگە ئازادی خواز و دیموکرات خوازەکان و جودابیران جا لە ناو وڵاتەکەدا بێ یان لە دەرەوە، تەنانەت سزای قورسیش دادەنێ لەسەر پەیوەندیکردنی ناوەوە بە دەرەوە. لەم دۆسیەدا تەنها لەبەرەوەی قوربانیەکان مافی خۆی بەکارهێناوە وەک هەموو هاوڵاتیی ئەمریکایی ئیتر کراوە بە ئامان چونکە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ و جیاوازیکردنەکان ڕەفتاری جیاوازیکردن لەگەڵ ژناندا و سەرکوتکردنی مافی دەربڕین و مافی دموکراتیانە و دەستگیرکردنی بە کۆمەڵ و ئەشکەنجەدان و سەپاندنی سزای مردن لە ئێراندا بڵاو کردوتەوە. زادەسەڵاتدارانی ئێران ئەم جۆرە کارانە وەک هەڕەشە و مەترسی بۆ سەر ڕژیمی ئێران لێک دەدەنەوە. هەر بۆیەشە سەرۆکی دادبوەرانی دادگاکانی شۆڕشی ئیسلامی ئاگاهی داوە هەر کەسێک دیمەنی ڤیددیۆیی ڕەخنەئامیز بنێرێت بۆ ئەم قوربانیە ئەوە سزای زیندانیکردنی بەسەردا دەسەپێندرێت. سەرچاوەی هەموو بڕیارەکان لە ئێراندا و ڕەوشی ڕووداوەکانیش دەگەڕێنەوە بۆ خودی ئایەتوڵڵا خامنەئی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران. باید بگم در ایران پێویستە بڵێم لە ئێراندا هەشتێک ڕووبدات بە فەرمان و ئاگاداری ئایەتوڵڵا خامنەئیە. پەرلەمان و سەرۆک و دادگاکان بەبێ مۆڵەتی خامنەئی مافی ئەویان نییە هیچ شتێک بکەن. هەر بۆیە بەرپرسیارەتی هەموو شتەکان لە ئەستۆی خامنەئیە. دکتۆر لادن پێدەچێت لێرەشدا ئەرکێکی گەورە کەوتبێتە سەر ئەو وڵاتانی کە کۆچبەرانی ئێرانی لێن. تۆ بۆ خۆت وەکو داکۆچیکارێک لە مافەکانی مرۆڤ ئەم دۆسەیە چۆن هەڵەسەنگێنی لە ئێرانەوە بڕیارە درێ بۆ لێسەندنەوەی ژیانی ڕۆژنامەوانێکی ناوداری ئێرانی؟ لە ئیستادا نێوەندەکەمە نێوەندی عەبدوڕەحمانی برومەند بۆ داکۆکی لە مافەکانی مرۆڤ سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتێکین لەسەر هەوڵەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ کوشتنی خەڵک و پیلانگەڕیەکانی ئەو ڕژیمە. لە وەتای شۆڕشەوە جابەپێی زانیارە پشتڕاستکراوەکان زیاتر لە 500 کەس لەو کاتەوە بەدەستی ڕژیم کوژراون یان لە دەرەوەی ئێرانەوە ڕفێنراون لە شوێنە جیاجیاکانەوە وەک فیلیپین و ڤیەنا و واشنگتۆن و پاریس و بەرلین و زۆر شوێنی تریش لە جیهاندا. هەروەها لە تورکیا و عێراق و پاکستانیشدا زۆر جودابیر و سیاسی و ئۆپۆزیسیۆن و هونەرمەند و ڕووناکبیریان کوشتووە. باوکی خۆم لە ساڵی 1991 لە پاریس کوشتیان. جا ئەوەی لەم ماوەیەی ڕابردوودا کردیان دژی مەسیح عەلی نژاد کە ڕۆڵێکی ئێجگار گرنگی هەیە لەوەی بووەتە دەنگی ژنانی ئێران بەشێکە لە DNA ڕژیمی کۆماری ئیسلامی. لە بیرمان نەچێ یەکێک لەوانەی سەرسامە بە ئێران هەرچەند مانگێک لەمەوە بەرهێرشی
شۆڕشی کردە سەر سلمان ڕشتی لە نیویۆرک هێرشبەرەکە سەر بە حیزبوڵای لوبنان بۆ حیزبوڵاش لەلایەن کۆماری ئیسلامی و پاسدارانی شۆڕشی ئیسلامیەوە سەرپەرشتی دەکرێت. جا ئەمە ئەو ڕەوشەیە کە خەڵکی ئێران لە دەرەوە لە ترس و تۆقاندندا دەژین بەهۆی ئەو ڕەفتارانەی کۆماری ئیسلامیەوە. بەڵام بڕوان بەوەیە کە لە ئیستادا شۆڕشی ژینا هێندە جۆش و خۆشی داوە بە خەڵکە ئیتر ئەم جۆرە ڕەفتارانەی ڕژیم کاریگەریەکی ئۆتۆیان نابێت چونکە خەڵک تێگەیشتون لەوەی یەکگرتوویان هێزێکی زیاتریان پێدەدات و ئەوەی دەشپینرێ ئەوەیە کە خەڵک ئەو ترسەی پێشتر هەیبووە ئیستانەی ماوە و شۆڕشی ژینا دیواری ترسی شکاندووە. بە بەڵگەی ئەوەی هەموو ڕۆژانێکی شەمان لە شارە جیاوازەکانی جیهاندا ئێرانیەکان گرتبوونەوە و خۆپیشاندان دەکەن وەک هاوسۆزی بۆ هاوڵاتیانی ئێرانی لە ناو ئێراندا. ئەمە دیاردەیەکە زۆر دەمێکە نەمان بینیوە، هەر بۆیە دیاردەیەکی نوێیە. بەڵێ باشە دکتۆر لادەن وەکو جەنابیشت ئاماژە و پێکردوە زانراویشی ئەمە لە ساڵانی هەشتاکانە لە نەوەتەکانە لە 2000ەکانەوە تا ئێستا ئەم جۆرە میکانیزمەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی بەکاری دێنێ بەردەوامە. بەڵام تا ئێستا ئەم دۆسەیە نەچوە دادگای نێونەتەوەیی تاوانەکان کە لەوێ دادگایی کۆماری ئیسلامی ئێران بکرێ. بۆچی؟ جاگەر پرسیارەکە لەسەر ئەوە بێ بۆچی ئێران بەهۆی ئەو ڕەفتارانەوە نەبراوەتە دادگای نێونەتەوەیی تاوانەکان، یەکەم ئێران هاوشێوەی ئەمریکا پەیماننامەی دادگای نێونەتەوەیی تاوانەکانی بۆ نەکردووە و ئەندامی ئەو دادگایە نییە. هەر بۆ یەژ ڕێگەیەکی یاسایی نییە تا دۆسیەیەکی یاسایی تۆمار بکرێت دژ بە کۆماری ئیسلامی ئێران لە دادگای نێونەتەوەیی تاوانەکاندا. لێرەدا دوو بژاردە هەن. یەکەمیان ئەوەیە کە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکان دادگایەکی تایبەت پێک بێنێ تایبەت بە ئێران وەک ئەوەی کاتی خۆی بۆ یوگۆسلاڤیا و وڵاتانی تریش کردوێتی. دوو هەمیش کە دەشێت دەرفەتێکی تر بێ ئەویش بەکارهێنانی دادگا نیشتمانیەکانە لەو وڵاتانەی دەسەڵاتی دادوەریان هەیە لە جیهاندا. با نمونەیەکت بدەمێت لە وڵاتی سوێد لە ماوەی ڕابردوودا ئەندامێکی دەسەڵاتی دادوەری ئێران دەستگیر کرا پاش ئەوەی قوربانیەکان داوایەکی یاساییان لەسەر تۆمار کرد بە تاوانی دژ بە مرۆڤایەتی و تاوانی جەنگ گوناهباریان کرد. دادگایکردنەکە 1 ساڵی خایەن ناوی حەمید نووری بووە، ئیستا لە زینداندایە. جا ئەمەش وەک وتم بژاردەیە. ئەو لێژنەیەی لێکۆڵینەوەی نەتەوە یەکگرتووەکان پێکی هێناوە بۆ لێکۆڵینەوەکردن لەو تاوانانەی دژ بە شۆڕشی ژنژیان ئازادی کراون ڕێکاری یاساییە بۆ دێکۆمنکردنی هەموو تاوانەکان و بەهای خۆی هەیە لە پرۆسەی دادگاییکردندا. جا ئەمەش بژاردەیەکی ترا کە ئەنجومەنی ئاسایشی ئەو دادگایە پێکی بێنێ، بەڵام ئەمەش بێگرفت نییە بەهۆی ئەو مافی ڤێتۆیەی هەردوو وڵاتی چین و رووسیا هەیانە کە دەشێت ئاوەها بڕیارێک ڕەت بکەنەوە. یانیش لەوانەیەوەها پێویست بکە چاوەڕوانی ڕووخاندنی ڕژیم بین و ئەو دەسەڵاتی دادوەریەی لە قۆناغی گواستنەوەدا پێک دەهێنرێ دادگای تایبەت دابنێ بۆ دادگایکردنی گوناهبارەکان وەک باسم کرد دەشتوانرێ دادگا نیشتمانیەکانی وڵاتانی وەک سوێد و فەڕەنسا و وڵاتانی تریش بەکار بهێنرێن کە دەزانین دەتوانن ئەو کەسانە بەرپرسیار بکەن. ئەڵبەت بۆ ئەمەشیان پێویستە ئەوانەی تاوانبار دەکرێن لەو وڵاتانە دابن، چونکە گەل لەوێ نەبن ئەوان ناتوانرێ دادگایی بکرێن. دکتۆر لادەن من دەگەڕێمەوە بۆ لات دەچینە بەشی سێهەمی بەرنامەکەمان. لە ئەوروپاش هاوڕایی هەیە سەبارەت بە ڕەفتارە دڕندە ئامێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و هەروە دێت داواکانیش زیاتر و تونتریش دەبن تا ڕێوشوێنی تونتر بەرامبەر دەسەڵاتدارانی ئێرانی بگیرێنە بەر. ڕەفتارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دڕندانە و نامرۆڤانن و سەرەتایی ترین مافە بنچینەکانی مرۆڤ دەخاتە ژێر پێوە. هەرگیز باوەڕ ناکرێت ئەوەی لە ئێراندا دەبینرێت و ڕوودەدات. هەر بۆیە پێویستە پەیامی زۆر بەهێز بگەیەندرێتە ڕژێمی ئێران و هەروەها کاردانەوەی زۆر بەهێزیش هەبێت. بێگومان تاوتۆی سزا سەپاندنی نۆ دەکەین و بەخۆشم پشتیوانم لەوەی پاسدارانی شۆڕشی ئیسلامی بخرێتە لیستی تێرۆریستانەوە. وەگوێشم لێ بووە ژمارەیەک وەزیر ئەو داوایان هەیە و زۆریش ڕاستن. پێشتر ئەوروپاییەکان وها ناودێر دەکران کە سیاسەتێکی نەرمیان هەیە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران، بەڵام وەک خۆیان دەڵێن لە ئێستادا بابەت گەلێک هەن وهایان کردووە ڕوانین و تەنانەت سیاسەتەکانیشیان گۆڕانێکی بەسەردا بێ لە بەرامبەر ئێراندا.
پێم وایە هەندێک بابەت هەن لە دۆسی ئێراندا یەکەمیان بێگومان ڕەوشی تۆقێنەری ئێستای مافەکانی مرۆڤە لە ئێراندا و ئەو سزای مردانەیە کە ئێران دەیسەپێنن بەسەر جودابیراندا. ئەمە شتێکە بێ هیچ چەند و چوونێک پەسەندکراو نییە لای ئێمە و زۆر گرنگیشە کاردانەوەمان هەبێت لەسەر ئەو ڕەوشەی مافەکانی مرۆڤ و بە تایبەتیش ئەوەی دش بە ژنان دەکرێت. بابەتی دووهەمیش ئەو ڕەوشە نەرێنیەیە کە لایەنی ئێران پشتیوانی لەشکریانەی رووسیا دەکات لە ڕێی ناردنی درۆن و چەکەوە بۆ مۆسکۆ تا هێرش بکاتە سەر ئۆکراین. بێگومان بە تونتری شێوەش سەرکۆنەی ئەو کارەی ئێرانیش دەکەین. هاوپەیمانە استراتیژی و گرنگەکانی ئەمریکا و ئەوروپاژ نەکرد داوای هاوهەڵوێستێکی جێگیر دەکەن دژ بە ئێران، بەڵکو داوا دەکەن هاوپەیمان و هاوبەشەکان ببنە یەکە بۆ بەرەنگاربوونەوەی شەڕانگێزیەکانی ڕژێمی ئێران. دەبێت پێکەوە کار بکەین وەک یەک کۆمەڵگە و بە سووربوون و یەکگرتوویەوە دژی هێزەکانی تاریخی و ڕقوچینە ڕابوەستین کە هەڕەشەی لە ناوبردنمانەکەن. وەک سەرۆکی دەوڵەتی ئیسرائیل بە پلەی یەکەم بەر لە هەموو شتێک باز لە ڕژێمی ئێرانەکەم. ئەو ڕژێمەی نەک هەرتەنها بە ئاشکایی داوای سڕینەوەی وڵاتەکەمەکات، بەڵکو و ژنان و پیاوانی وڵاتەکەی خۆشی دەکوژێت کە داوای ئازادی و مافی مرۆڤ و مافە سیڤیلەکانەکەن. ئێران لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شەڕی ناوخۆ دەنێتەوە. ڕۆڵێکی کاریگەری کوشندەی هەیە لە شەڕی ئۆکرایندا. چەکی کۆمەڵکوژی دروست دەکات کە دەبنەمایی هەڕەشە و مەترسی گەورە بۆ سەر تەواوی جیهان. یەکێک لە داواکانی ئێرانیەکان لە کۆمەڵگەی نێونەتەوەیی ئەوەیە وڵاتەکان باڵێۆزەکانی خۆیان لە تاران بکشێننەوە و پەیوەندیە دیپلۆماتی و بازرگانیەکانیشیان لەگەڵ ڕژێمی ئێراندا ڕابگرن. من نمیخوام نامەوێت وڵاتانی ڕۆژئاوا یارمەتیگەلی ئێران بدەن چونکە بەدەستێنانی دیموکراتی و ئازادی ئەرکیگەلی ئێران خۆیەتی و ئێستاش ئەوە تا ئەو ئەرکە بەجێدەگەێنن. حکوومەتەکانی وڵاتانی ڕۆژئاوا تەنها ئەوەندەیان لەسەر پێویستە کە یارمەتی حکوومەتی ئێران نەدەن. دکتۆر لادەن بەڕای جەنابە بەبێ کۆمەکێکی ڕاستە و خۆی وڵاتانی ڕۆژئاوا هیچ گۆڕانکاریەک لە ئێران هەن دروستە بێ؟ بەڵێ ئەوەی ئێمە داوای دەکەین لە جیهانی ڕۆژئاوا ئەوەیە پشتیوانی لە ڕژیمی ئێران نەکرێت و دارایی پێنەدەن و ڕاستکۆ بن لەگەڵ پرینسیپەکانی خۆیاندا. بۆ نمونە سوپای پاسداران بخەنە لیستی تێرۆریستانەوە و بە هەمان شێوەی کارکردنیان دژ بە ڕێکخراوە تێرۆریستیەکانی دیکە ئاواهاش دژ بە ڕژیمی ئیسلامی مامەڵە بکەن. ئەمە داوای ئێمەیە و ئێمە داوای چەک و پارەیان لێ ناکەین. ئێمە داوای ئەوە دەکەین کە ڕۆژئاوا سوور بێت و وابەستەش بێ بە پرینسیپەکانی خۆیەوە. ئەمە ئەوەیە کە پێویستمانە. ئێمە دەڵێن ئەم ڕژیمەمان ناوێت و پێویستە ڕۆژئاواژ وەک نوێنەری گەلی ئێران داینەنێ. پێویستە ڕۆژئاوا لەگەڵ ئۆپۆزیسیۆندا قسەی خۆی بکە چونکە ئۆپۆزیسیۆن ئێستا دەنگە ڕاستەقینەکەی هاوڵاتیانی ئێرانە لە ناو وڵاتەکەدا. جا ئەم جۆرە پشتیوانیە خۆی لە خۆیدا دەبێتە گەورەترین پاڵپشتیکردن بۆ ئەم شەڕەی گەلی ئێران دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. دەزانیت لە کاتی ئەشکەنجەدانی جودابیراندا دەسەڵاتداران دەڵێن ڕۆژئاوا بەتەنگ ئێوەوە نییە، بەتەنگ مافەکانی ئێوەوە نییە و ئەم مافانەی مرۆڤ درۆیە و دەشڵێن ئەوەی ڕۆژئاوا بەتەنگوێتی کۆنتراکتێکی باشی ئابوووریە و ڕۆژئاوا بیری لای پارەیە نەک ئێوە. ئێوەش بەتەنیا جێهێڵدراون. ئیستاش هاوسۆزیەکانی حکوومەتە دیموکراتەکان ئەوە نیشانی هاوڵاتیان دەدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران هەرچێکی دژ بە ڕۆژئاوا دەیڵێ ڕاست ناکات و ئەمەش بڕوایەکی توکمەی دروست کردووە سەبارەت بەو هاوسۆزیەی ڕۆژئاوا هەیەتی بەرامبەر بە هاوڵاتیانی ئێران. کاکێرش عەلی یەکێکە لە بینەرانی بەرنامەکەمان ئەپرسێ بۆچی گورزێکی گەورە لە ئێران نادرێ ئەمە دەبێتە گەورەترین یارمەتی بۆ گەلانی ئێران تا بتوانن ئازادی خۆیان بەدەست بێنن. بەڵێ هێرشی لەشکری نا پێم وانییە جیاوازێکی گەورە دروست بکە. بە تایبەتیش ئەگەر ئەو هێرشانە ببنە مایەی زیانی گەورە و کوژرانی خەڵکێکی زۆری سڤیل هەر بۆیەش پێم وانییە ببێتە یارمەتی دەر بۆ ئەم بزوتنەوەی ئیستا لە ئارادایە. گەلی ئێران تێگەیشتووە لەوەی ڕژیم کارێکی زۆر ترسناک دەکات لە هەوڵەکانیدا بۆ بەدەستێنانی بۆمبی ناوکی. تێش دەگا لەوەی هەر کاردانەوەیەکی ئیسرائیل یان هەر وڵاتێکی تر هەی بێ بۆ ڕاگررتنی ڕژیمی ئێران لەوەی ببێتە خاوەنچەکی ناوکی. تێگەیشتن بۆ ئەوە هەیە لە ناوگەلی ئێراندا و پێناچێ کێشەیەکیشان هەبێ لەگەڵ ئەو هەنگاوانەدا.
بەڵام دڵنیا نیەم لەوەی هێرشی گەورەی ئاسمانی ببێتە یارمەتیدەر بۆ ئەو سەرهەڵدانەی خەڵک ئەوەی کە دەمانەوێت درێژەدانە بە هاوسۆزی و کۆمەکی لۆژیکیانەی گەلی ئێران وەک دابینکردنی پەیوەندیەکی پارێزراو لە ڕێی تۆڕەکانی ئینترنێتەوە تا بتوانرێ بە پارێزراوی پەیوەندیەکانی نێوان خەڵک ئەنجام بدرێ. پشتیوانەی سندیکا جیهانیەکەی کارگوزاران بۆ سندیکا کارگوزاریەکانی ناو ئێران و ئەم جۆرە هەنگاوانە زۆر زیاتر یارمەتی دەردەبن بە بەراورد لەگەڵ هێرشی گەورەی ئاسمانی. بەڕاستیش من پسپۆڕی لەشکری نییەم تا باز لە وردەکاری و ئەو ئەگەرە بکەم. بەڵێ من دەگەڕێمەوە وڵات دەچینە دوا بەشی بەرنامەکەمان. بەشێک لە قەیرانە ئاڵۆزەکەی کۆماری ئیسلامی ئێران ئەو بەرنامە ناوچە مشتومڕ لە سەرەیەتی کە زۆرێک لە وڵاتان و چاودێریش جەخت دەکەنەوەی بەرنمەیەکە بۆ مەبەستی لەشکری نەک ئاشتی. بەردەوام پێکەوە کار دەکەین بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکان و هەروەهاش کاریگەریەکانی ئێران لەسەر ناسەقامگیری هەروەک سەرۆک بایدن ڕوون و ئاشکرای کردووە. ئەمریکاوە بەستەیە بەوەی نابێت ئێران ببێتە خاوەنچەکی ناوکی. ئێران هەر تەنها هەڕەشە نیە بۆ ئیسرائیل و بۆ ناوچەکەش، بەڵکو هەروادی و دەبێتە هەڕەشە و مەترسیش بۆ سەرجیهان. وەک بینیمان لەو ماوەی ڕابردوودا درۆنی داوە بە ڕووسیا تا شەڕەنگێزیەکانی خۆی لە ئۆکراین درێژە پێ بدات. بۆ ئەمریکا هەموو بژاردەکان ئامادەن بە بژاردەی لەشکریشەوە، بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێ بژاردەی دیپلۆماتیانە بۆ ڕەوانەوەی نیگەرانیە نێونەتەوەییەکان باشترین بژاردەیە. بەڵێ و بەردەوام بڕوامان بەوەیە کاریگەرترین ڕێگە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ نیگەرانیە نێونەتەوەیەکاندا سەبارەت بە بەرنامە ناوکیەکە ڕێگەی دیپلۆماتیە. ڕێگەی دیپلۆماتی هەمیشە هەیە، بەڵام وەک سەرۆک بایدن ئاشکرای کردووە نابێت ئێران ببێتە خاوەنچێکی ناوکی و بۆ ئەمە بەستەش هەموو بژاردەکان ئامادەن ئەگەرەوە نەکرا. بەڵام ڕێگە باشترەکە لای ئێمە هێشتا ڕێگەی دیپلۆماتیە. گەورە کاربەدەستانی ئیسرائیل بە پێی لێدوانەکانیان پێدەچێت بیانەوێت پرۆژەیەکی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل هەبێ بۆ بەرەنگاربوونەوەی هەموو بەدڕەفتاریەکانی کۆماری ئیسلامی ئێران. دەتوانم بڵێم زۆربەی کۆمەڵگەی نێونەتەوەیی ڕووی ڕاستەقینەی ئێرانیان بینیوە. دڕندایەتی ڕژێمی ئێرانیان دژبەگەری ئێران بینیوە. بینیویانە چۆن شەڕانگێزیەکانی خۆی هەناردەی ئەو دی و سنوورەکان دەکات و تەنانەت سنوورەکانی ڕۆژهاتی ناوەڕاستیش تێدەپەڕێنێت. پێم وایە هاوڕاییەک هەیە کە نابێت ئێران ببێتە خاوەن چەکی ناوکی و توێژێکی زۆر باشیشمان هەبووە لەسەر داڕشتنی سیاسەتێکی هاوبەش و کارکردنی پێکەوەی تا بەرپەرچی ئەو هەڕەشە و مەترسیانەی ئێران بدەینەوە. لە ماوەی ڕابردوودا بە فڕۆکەی بێفڕۆکەوانە هێرشکرایە سەر ژمارە بنکەی لەشکری ئێران. دەسەڵاتدارانی ئەم وڵاتەش دەڵێن هەرچێکی تریشی بەرامبەر بکرێ تاران دەستبەرداری بەرنامە ناوچەکەی نابێت. دشمنان ملت ایران برای ناامن ئەو ناجێگیریە ئاسایشیەی دوژمنانی کۆماری ئیسلامی لە وڵاتەکەماندا هێنایەنە ئاراوە بەرەنجامی کارێکی ترسنوەکانە بوو. دامەزراوە ئاسایشیەکانمان کاری تەواو دەکەن تا وڵاتەکەمان لە بەرزترین ئاستی ئاسایشی دابێت. ئەم جۆرە کارانە هەرگیز کاریگەری نابێت لەسەر بەرنامە ناوکیە ئاشتیانەکەمان. هەر چۆنێک بێ زۆرێک لە شیکەرەوە و چاودێر لەو بڕواایەدان هەر ڕێککەوتنێک لەگەڵ ئێراندا مۆر بکرێ هیچ سوودێکی بۆ گەلی ئێران نابێت و ڕژێم بۆ شەڕانگێزیەکانی خۆی سوودی لێوەردەگرێت. مدتی کە ئەو کاتی ڕێککەوتنی ناوکی لەگەڵ ئێراندا مۆر کرا سزاکان لەسەر ئێران هەڵگیران، بەڵام ئایا ڕەوشی ژیان و گوزەرانی خەڵق پەرەیان سند؟ نەخێر بە هیچ شێوەیەک. ئەو پارەیی لەسەر وەختی بۆ ئۆبامادا ڕژایە ئێران ڕژێم بۆ کڕینی چەک بەکاری هێنا تا خەڵقی پێ بکوژێت لە ناو ئێران و لە ناوچەکەشدا. دکتۆر لادەن بە پرسیارێکی کاکوشیار عەلی غەفور ئەم بەشە دەست پێ دەکەین بە هەموو پێوەرێک ئێران بۆتە خاوەنی چەکی ئەتۆمی ئەمریکا ئەوروپا ئیسرائیل پلانیان چییە؟ ئەتوانن بەرامبەر ئێران ڕابوەستنەوە؟ بۆ ئەم بابەتە پێویست بە هەبوونی زانیاری هەیە و پێویستیشە شارەزای لەشکریت هەبێ. پێم وایە ئەمریکا و ئیسرائیل و هەر لایەن وڵاتێکی تریش بێ لە ئیستادا بەرەنجامی چەندان ساڵ سیاسەتی هەڵە دەبینن لە فەرامۆشکردنی ئۆپۆزیسیۆنی لایەنگری دموکرات و کارکردن لەگەڵ ڕژیمی ئێراندا. ئەمە کێشەی ئەو وڵاتانەیە و ئەگەر ئەوە ڕوو بداتەوە ئەوە وەک کارەساتێکە. هیوادارم هێندە زانیاری لەشکری و هەواڵگریان هەبێت تا ڕێگە لە ڕژیم بگرن لەوەی ببێتە خاوەنچەکی ناوکی. بەڵێ دکتۆر لادەن وەنەوشە محەممەد هەروەها
چابوک دڵزار ئەوانیش دەپرسن وەنەوشە هیوایەکی هەیە ئەڵێ هیوادارم هەمان هەڵەی بەڕێبەرایەتەکەی ئۆباما دووبارە نەکرێتەوە بە زیندووکردنەوەی تێرۆری کۆماری ئیسلامی. چابوک دڵزاریش ئەپرسی ئەڵێ ئایا ئەمریکا ڕێگە ئەدات ئێران بێتە خاوەنی چەکی ناوچی؟ ئەمانە ئەو بابەتانن کە دەبێت بخرێنە بەردەم کاربەدەستانی ئەمریکا، بەڵام پێدەچێ ئەمریکا ڕێگە نەدا ئێران ببێتە خاوەنی چەکی ناوکی. جا ئایا سەرکەوتوو دەبێت لەو هەوڵانەدا بۆ پاشە کشەپێکردنی ئێران؟ ئەمەیان بابەتێکی ترە و پێویستە چاوەڕوان بین. دکتۆر لادەن زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. سپاس و پێزانینم. Thank you very much, Dr. Ladan. Thank you for having me. Thank you. Bye. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون. تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان.